موضوعنا صار لنا 4 سنوات أو 5 سنوات. ئەوە 4 ساڵە یان بۆ 5 ساڵ دەچێت بەردەوام پارەمان لێ دەبڕن، خۆراکمان نادەنێ و دەبێ خۆمان بیکڕین، تەنانەت کڕینی چەک و تەقەمەنیش هەر لە ئەستۆی خۆمانە. مانگانە بە زۆرم لێ 100,000 دیناریان لێ دەبڕین، سڕای ئەمانەش هیچمان نەدەوت و ڕازی بووین، چونکە ئەمە قوتی خۆمان و ماڵ و منداڵمانە. ئێمە لە لیوای 63 لە فەوجی سێ کەتیبەی پشتیوانی کەرکووک ئەم مانگە تووشی سەرسوورمان بووین، کاتێک زانیمان 1,300,000 دینارمان لێ بڕاوە. ئەزانی لێرە هەموو شتێک لە ئەستۆی خۆمانە، تەنانەت بیناکانی شەر بە پارەی خۆمان دروست دەکەین و بلۆک بە خۆمان دەکەین. کۆمەڵێک کارمان پێ دەکەن کە ئیشی ئێمە نییە، دەڵێن بڕۆن مەڕوومەڵات بلەوەڕێنن، ئەگەر وانەکەن فەسڵتان دەکەین. ئێمە جەنگاوەرین نەک شوانی مەڕوومەڵات، ئەمە بە کۆلێکردنی ڕسمیە. احنا مجموعة من المنتسبين ئێمە 170 کارمەندی فەوجی کەرکووکین لە لیوای 63. ئەم مانگە بە ناڕەوا بڕی 1,300,000 دینارمان لێ بڕاوە. ئەمە لە کاتێکدایە ئێمە دەوامی خۆمان کردووە بە تەواوی. هەموو بەڵگەیەکمان لەسەر ئەم کەسە هەیە. ئەم کەسە ماوەی 5 ساڵە سەرانەمان لێدەسەنێت و وێرانی کردین. ئێمە خۆمان سەر بە هێزەکانی دیجلین و بارەگامان لە دووزە، بەڵام لە نزیک کەرکووک دەوام دەکەین، بەشێکین لە هێزەکانی پشتیوانی.